ئێمە پێشکەشکارانی ماستەر و دکتۆرا کە نمرەکانمان لە سەرووی دەوەیە ئەمڕۆ ئەم گرتبوونەوە ئەنجامدا لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا کە دەرەنجامی هەڵدانمانە بۆ ماوەی 3 مانگ لەبەرەوەی ئێمە نمرەکانمان شایستەی پێدانی کورسی خوێندنە بەپێی ڕێنمایی ژمارە 9 ساڵی 2023 وەزارەتی خوێندنی باڵا بەڵام ئێمە کورسی بەتاڵمان بۆ نەماوەتەوە ئەمە بۆ چەندین جارە گربوونەوە ئەنجام بدەین بەڵام ئێستا چارەسەری کەیسەکەمان نەکراوە کەەوە خۆی ماوەتەوە ئەم داواکاریەکەشمان پێشکەش بە وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیمانیدارەکان کردووە. یەکەم لە هەنگاوی یەکەمدا دواخستنی دەستپێکی خوێندنی ئەکادیمی خوێندنی باڵا بۆ کاتێکی نادیار کە بەلایەنی کەمەوە مانگێک. دوو ئەو کورسیانەی داوای دەکەن بە شێوەی پاراڵەڵ بێت تاوەکو کارئاسانی زیاتر بکات بۆ چارەسەرکردنی ئەم کەیسە و هیچ بارگرانێکی دارایی لەسەر زانکۆکان دروست نەکات. سێەم کورسیمان بۆ زیاد بکرێت لە هەر بەشێکی زانکۆکان کە توانای زیادکردنی کورسی هەیە لەم سمستەرە. چوار لە هەر بەشێکی توانای زیادکردنی کورسی نییە لەم سمستەرەیە ئەوە بە وەرگیرا و هەژمار بکرێن بە فەرمانی خوێندنمان بخرێتە سمستەرەکانی داهاتوو لەوانە مانگی 2 یاوەکو مانگی 9 2024 کە سمستەرێکی ئەم ڕاوندەیە.